غيبت كردن أبيت هوكارك كوا مفلست أكال الرجل قيامة دا تاك كانت نايلت رسول إخوة عليه الصلاة والسلام بسياري كرد للصحابة برزكان أتدرون ما المفلس أزان المفلس شيء الصحابة كانوا الله ميان داو مفلس أو كسي كوا زريرك للدنيا دا نا ديناري بمينه نا مالي بمينه نا هيتي نمينه مفلس أو كسي بلام رسول الله فرمي عليه الصلاة والسلام إن المفلس من أمتي من يأتي يوم القيامة بصلاة وزكاة وصيام ويأتي قد شتم هذا وقذف هذا وأخذ مال هذا وسكف دم هذا رسول الإخوة فرمت عليه الصلاة والسلام مفلسي حقيقي أو كسيا كوا لدنيا دا أزيتي مسلماني دا وبزماني بدستي بهرشتك بيت مالي خلشي خوار دوا ولا خلشي دا وحقي خلشي لسرا أويش يعني غيبتي مسلماناني كردوا أم غيبتا لروج قيامت دا أم كسديت كوا كردوي تساكي هي بقد شيء وكان كردوي تساكي زوري هي بلام غيبتي فلانة مسلماني كردوا غيبتي فلانة تري كردوا أوال الرج قيامة دا همو دين تساكا كاني أبن لجياتي أو غيبتي كوا تو إسا باسي مسلمانك أكي غيبتي مسلمانك أكي وأمزانة بسرد أتسير أجر أم كسا قردنت آزانكات للرج قيامة دا تساكا كانت ليور أقريت هەروەکو باسمان کرد مفلیس ئەو کەسێک کەوا لە ڕۆژی قیامەتدا بەکار و کردەوەی چاکەی زۆر گەورە لە قیامەتدا کردەوەی چاکەی زۆری هەیە بەڵام بەهۆی غەیبەتکردنی مسلمانان هەموو چاکەکانی فلانە کەس چاکەیە بات فلانە کەس چاکەیە بات لە فلانە کەسەی داوە فلانە کەسەی کوشتووە ئەوە لە ڕۆژی قیامەتدا هەموو چاکەکانی ئەبن هەتا وەکو وای لێدێ ئەم کەسە هیچ چاکەیەکی نامێنێت کە چاکەکانی نەمان ئێستاش غەیبەتی زیاتری کردووە حەقی خەڵکی زیاتری لایە چی بکەن باشە ئەو جار بۆ نمونە چاکەکانی تەواو بوون حەقی خەڵکی زیاتری لا بوو گوناه و تاوانی ئەو کەسانەی دێتە سەر کەوا غەیبەتی کردوون کەوا لێی داون لە دنیا کەوا ئەزیەتی داون گوناه و تاوانی ئەوان هەڵئەگری تاوەکو حەقی خۆیان ئەستەنەوە بۆ مسلمانی بەڕێزم بیر بکەرەوە لە چ ڕۆژێکدا چاکەکانت لێوەرئەگرێن یەومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه لە ڕۆژێک کەوا برا لە برا ڕائەکا باوک لەبەر کوڕەکەی ڕائەکا دایک لەبەر جگەر گۆشتەکەی خۆی ڕائەکات لەو ڕۆژەدا کەوا خۆت زۆر زۆر پێویستیت بە چاکەت هەیە ئالەم ڕۆژەدا بەهۆی ئەو غەیبەتەی کەوا لە دنیادا ئەیکەی کردەوە چاکەکانت لێوەرئەگرێن حکریمە کەوا یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەجێڕێتەوە ئەڵێت لە ڕۆژی قیامەتدا کەسێک دێت کەوا خێزانەکەی خۆی ئەبینێت پێی ئەڵێ من کەسێکی چۆن بووم لە دنیادا بۆت پیاوێکی چۆن بووم ئەڵێ بەڕاستی پیاوێک بووی هیچ گلەییم لێت نەبوو وەسفی ئەکات ئاوا و ئاوا باش بووی ئەڵێ دەوەڵاهی من تەنها چاکەیەکم پێویستە ئەگەر تۆ ئەم چاکەیەم پێ بدەیت من ڕزگارم ئەبێت ئەڵێ وەڵاهی داواکەت زۆر ئاسانە بەس بەخوا من خۆم زۆر زۆر پێویستم بە چاکەیە ناتوانم چاکەت بدەمێ ئەڕوا کوڕەکەی خۆی ئەبینێت ئەڵێ کوڕم من لە دنیادا باوکێکی چۆن بووم بۆت ئەڵێ بەڕاستی باوکێک بووی کەوا نمونەت نەبوو زۆر باش بوویت ئەڵێ دە کوڕم من پێویستم بە چاکەیەکە چاکەیەکم بەرێ ئەگەر تۆ ئەم چاکەیەم بەرێ ڕزگارم ئەبێت ئەڵێ وەڵاهی باوکە جا من ناتوانم چاکەت بەرم زۆر من خۆم پێویستیم بەو چاکەیە تەنها یەک چاکەت ناداتێت کورد کەوا خۆشەویستە چاکەیەکت پێ نادات بەڵام بەهۆی غەیبەتکردنی مسلمانان لەم ڕۆژە ناخۆشەدا بیر بکەرەوە کەوا خۆت زۆر پێویستیت بەو چاکەیە چاکەت لێبن وردە وردە چاکەکانت تەواو ئەکەن بۆیە دەمت بگرە لە جنێ و لە تاعن لە خەڵک لە غەیبەت لە باسکردنی صفەتی مسلمان بۆ ئەوەی لە دنیادا لە قیامەتدا مفلیس نەبیت